خوراندنی چاو بە دەرەجەی یەکەم تەسیرێکی زۆر لەسەر گلێنە دروست دەکات تەنکی ئەکاتەوە. دکتۆرە سڵاو لێ بێ چ تەمەنێک گونجاوە بۆ ئەنجامدانی لێزەری چاو تایبەت بۆ کەسانی کە چاویان کزە؟ بە شێوەیەکی گشتی لەیزەرکردن بۆ چاو لەسەر و تەمەنی 21 ساڵیەوە ئەویش بە مەرجێک گلێنەی کەسەکە ڕێگەمان باواتە ئەستورێکی گونجاوی هەبێت کە بتوانین ئەو دەرەجە کزیی چاوەکەی پێڕێک بکرێتەوە و بۆ ماوەیەکی بەلایەنی کەمەوە 6 مانگ بۆ ساڵێک کەسەکە پێویستە ڕێژەی بینینەکەی سابت بێ بەو مانایی کە زوو عینەکی نەگۆڕی بێ لەم چەند مانگەی پێشوە و بێ داوای لەیزەرکردن بکە ئەبێت چاوەکە بەلایەنی کەمەوە 6 مانگ بینینەکەی سابت بێت بەو چاویلکەی کە خۆی هەیەی ئەو کاتە اینجا ئێمە ئەتوانین پشکنینی تری بۆ بکەین ئەو کاتە ئەتوانین بڕیار بین کە ئایا لەیزەرەکە بۆ ئەم کەسە گونجاوە یاخودنا هەروەها هەندێک حاڵەتی هەیە لە چاوە لەوانەیە کەسەکە گلێنەی نەخۆشیێکی تیابێ یاخود تانەیەکی لەسەر بێ یا هەندێک نەخۆشیمانی وەکو گلێنەی قوچەکی یا کەسەکە ئەگەر ڤایرۆس یابێتی لە گلێنەی چاوی لەم حاڵەتانەیە وا باشترە کەسەکە لەیزەر نەکا بۆ چاوەکەی چونکە ماکی خراپتری لێ ئەکەوێتەوە. بەدەر لەمانە هیچ حاڵەتێکی دیکە هەیە کە ناتوانێت لێزەر بکات؟ بە شێوەیەکی گشتی ئەستوری گلێنە ئەمە یەکێکە لەو ڕێگریانی کە بۆمان دروست دەبێت کە نەتوانێت کەسەکە لەیزەر بکە لەگەڵ ئەو نەخۆشیانش کە باسمان کرد و هەندێک نەخۆشی درێژخایان هەیە بۆ کەسەکە شەکرەی هەیە کۆنتترۆل نییە یاخود کەسەکە تەمەنی چۆتە سەرەوە سەر و 50 ساڵە یە داوای ڕاستکردنەوەی بینین ئەکا بە لەیزەر ئەمە خۆی لەخوا شتێکی باش نییە خۆتەزانی کە مرۆڤ چێتە تەمەنەوە لەوانەیە ئاویسپی بۆ دروست بێت ئەو کاتە تۆ لەیزەری بۆ ئەەکەیت لەگەڵ ئەو نەشتەرگەری ئاویسپی کە پێویستە بۆی بکرێت شتەکان تێکەڵە بێت و لەوانێ نەتیجێکی باش نایە بەدەستەوە. لە تەمەنی مرۆڤێکی ئاساییە چەند جار گونجاوە لێزەر ئەنجامدا؟ خۆی ئێمە ڕاستی لەگەڵ ئەوەیان نین کە کەس لەیزەر بکات یعنی ئەگەر چاوێک کەسەکە مرتاح بێ و چاویلکە بەکاربێنێ ئەمە سەلامەتترین ڕێگایە بۆ ڕێکردنەوەی بینین. ئەگەر ناکەسەکە حەزی بە عینەک نییە و پێی ناخۆشە و بارێکی قورسە بۆ سەر دەم و چاوی و لوتی و حەزەکە لای بەریا پێی ناشرینە ئەو کاتە مەجبورین بڵین باشە لەیزەرەکە بکە. بەڵام ئەوەنە ڕتان لێتی ئەوە بزیەکان خۆی کێشەکە چییە؟ ینی ماکی تری زۆرە لەیزەر یەکێک لەوانە خۆت ئەزانی چاوەکە وشک ئەکاتەوە لەبەری تۆر بەشێکی باش لە گلێنی چاوەکە ئەبیت وای لێ ئەم چاوە ئەم گلێنەیە بەشێکی زۆر لەو دەمارانی کە هەستی بۆ دروست کردووە بۆ گلێنەکە ئەڕوا ئەو کاتە چاوەکە تووشی وشکی ئەبێ لەبەرەوە کەسەکە پێویستەکە ماوەیەکی زۆر قەترە بەکاربێنێ ناڕەحەتە بێ بە تشکی خۆر جار چاوی کزانەوەی بۆ دروستە بێت لەبەرەوە ئەگەر کەسەکە بتوانێت بە چاویلکە ئیشەکانی بەڕێکا بۆ ئێمە زۆر باشترە بەڵامی تر ئەوەشەکەێتەوە سەر حەزی کەسەکە خۆی و تا چەندێک پێی خۆشە ئەو لەیزەرە بکە. خۆی عینەک ناخۆشە بەڵامی تر ئەوەشیان هەیە بەس دکتۆرە حاڵی تر هەیە زۆر باسی چاوخوران نەکاڵ تکا دەستبین لە چاوتان ئەوەنە خەتەرە دەستبین لە چاوە؟ بەڵێ خۆی چاوخوراندن بە تایبەتی لە تەمەنی مناڵیە کە گەربێت و ئەو مناڵە هەستیاریەکی هەبێت لە چاوەکە هەتا لە کەسی گەورەشە خوراندنی چاو بە دەرەجەی یەکەم تەسیرێکی زۆر لەسەر گلێنە دروست دەکات تەنکی ئەکاتەوە ئەم تەنکبوونەوەی لە گلێنەی چاوە هۆکارە بۆ کزی چاوەکە بەڵێ بە دڵنیایەوە نابێت زۆر دەستکاری چاوەکان بکرێت. بەی شێوەی نابێ بخورێنرێ یاخود ئەوەیە کەم دەستکاری کرێ هەر باشترە دەستکاری نەکرێ کەسەکە ئەگەر حاڵەتێکی وای هەبێ و پێویستکە ئەوەنە دەستکاری چاوەکە بکە باشترە پزیشکێ بیبینێت تا بزانین هۆکاری ئەم زۆر خوراندنە چییە لە چاوەکەیە و چارەسەر وەرگێت. بەڵام کەسانێک کە لەوانەیە خۆیان پێوەگرت بێ بابەتەوە وڵای شتێکی باش نییە یان ئێمە بەردەوام ئەو زانیاریە بە خەڵکەڵین خوراندنی چاو بە هیچ شێوەیەک باش نییە. دکتۆرە کۆتا پرسیارم ئەو عینەکانی کە بەکارێ لە بازارە وەکوی کە بۆ بەرخۆر ئەبێت ئەمانە تا چەندێک گرنگە کوالێتی بێت؟ بە دڵنیایی و بەکارێنانی چاویلکە سوودێکی زۆری هەیە بۆ هەموو کەسێک بە تایبەتی گەر کەسەکە ئیشی لە دەرەوە بێ هەتاوێکی زۆر بەرچاوی ئەکەوێ یاخود سیاقەتەکە ئەم کاتانە چاویلکە زۆر گرنگە پێویستە ئەو تایبەتمەندیانی تیابێ هەموو چاویلکەیەک پۆلەرایز بێ واتە لە تشکی پۆلەرایز بێ واتە ڕووناکیەکانمان بۆ ڕێک ئەکاتەوە بە شێوەیەکی پەرش و بڵاو ناکەوێتە سەر چاوەکە ئەمەش مرتاحێکی بە چاوەکە ئەبەخشێ لە هەمان کاتا پێویستە
مادەیەکی تیابێک کە بمان پارێزێ لە تشکی سەرووە نەوشەوی خۆتەزانی تشکی خۆر تیشکەوە نەوشەیەەکانی ئەگاتە سەر ڕووی زەوی ئەمەش کاریگەریەکی زۆر ڕاستەوخۆی هەیە لەسەر گلێنەی چاو هەروەها لەسەر عەدەسەی چاو و زۆر جاریژەگە ڕاستەوخۆ سێری تشکی خۆرکەی کاریگەریەکانی لەسەر تۆڕی چاویش دەرەکەوێت.